شاری سلێمانی پێشوازی لەو هەموو گەشتیار و هاوڵاتیانە دەکات کە ڕووی تێدەکەن بۆ ئەو مەبەستە شوێنە گشتی و گەشت و گوزاریەکان ڕازێنراونەتەوە لەپاڵ ئەو پلانە داڕێژراوە ئەمنی داڕێژراوە چاوەڕوان دەکرێت لە کەش و هەوایەکی ئارامدا ئەو بۆنەیە بەڕێ بکرێت. سەری ساڵ بۆنەیەکی تایبەتە بە تایبەتی لەم ساڵانەی ئەخیر گرنگیەکی تایبەتی پێدراوە لە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی گەشتیاری بیانی زۆر لە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن و بۆنەیەکی جیهانیشە تەمان ئێمەش هاوشێوەی شوێنەکانی تر بەڵام بە شێوەیەکی جیاواز ساڵانە پێشوازی لەم بۆنەیە دەکەین. ئینشەڵا ساڵی 2020 ساڵێکی خۆشی بر بەختەوەرە بێ بۆ هەموو گەلی کورد. ئینشەڵا لە هەموو دوور لە کێشە و ناخۆشیەکان بە دوورە بین و ساڵێکی خۆشی و کامرانە بێ بۆ هەوتوەپارەی کوردستان. هیوادارم هەموو خەڵک بە خۆشی بیژی و ساڵێکی خۆشتر بێ لەم ساڵی ئینشەڵا. هەر کە دیتە ناو خەڵکی و پرسیار دەربارەی ساڵی نوێ دەکەی هیوا خواستنێکت بەرگوێ دەکەوێت کە 2020 تێپەڕاندنی قەیرانە جیاوازەکان بێت. حاجی ژنەم کاتت باش. پیرۆزبایی تۆ چییە؟ قسەی تۆ چیە بۆ ساڵی نوێ؟ بەساقم بسمیلا بەناوی خوای گەورەڵە پیرۆزبایم بۆ هەموو ئومەتی محەممە و گەلی کورد و هەموو سەرانسەری جیهانێ بە بۆنەی ساڵی تازەوانێ ساڵێکی پڕ خێر و بێر و بەختەوەر بێ ئینشەڵڵا ئاشتی بێتەبایی بێ هەرزانی بێ خوای گەورەم حیزبانەمان بۆ بکا بە یەک و ئینشەڵڵا کێشە مشکیلەی کورد نەمێنێ لە هیچ شوێنەکە. هیوادارم بێتە مای خۆشی و کامرانی بۆ هەموو کوردستان و هەموو عێراق ساڵێکی خۆش بێت و تەمەندرێژی بۆ هەموو کەسێک. پیرۆزبایی سەری ساڵ نوێ لە هەموو لایەکەکەم و هیوادارم ساڵێکی پڕ خێر و بەرەکەت و ساڵێکی خۆش بێت بۆ هەموو لایەک. لە نێو شاری سلێمانیدا خاوەنکاران لە بۆنەی سەری ساڵدا دەیانەوێت جوڵەی زیاتر بکەوێتە سەرمایە و داهاتیان بۆیە خۆویستانە زۆرینەی مۆڵ و هۆتێل و ڕێستۆرانت و خواردنگەکان بە شێوەیەکی جوان ڕازێنراونەتەوە بەپێی پلانی حکوومەت و کەرتی تایبەتیش بێت شارەکە ئامادەیە بۆ لە خۆگرتنی ژمارەی بەرچاو لە میوان. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.